لاو چاک ئەمجد محەممەد ماوەی ساڵ و نیوێکە خواردنە دەریایەکانمان هێناوەتە سلێمانی بە شێوەیەکی بەرفراوان کە خۆی ئەگرێتەوە لە هەموو جۆرە خواردنە دەریایەکان و ماسیە بەحریەکان لە ڕیستۆرانتێک لە شاری سلێمانی ئافرۆشین و پێشکەشی خەڵکیەکەین. سەرەتا ئەم کارە تۆزێ قورس بوو چکە خەڵک ئاشنای خواردنە دەریانە نەبوو لەبەر چەند هۆکارێک بە تایبەتیەکی لەوانە کە کێشەوەی لەسەر بکە ئاوت حەڵاڵە یان حرامە، بەڵام سپاس بخوا دوای ئەوەی کە خەڵک لەوە تێگەیشت کە هەم حەڵاڵە هەم ئیسفادەیەکی زۆر زۆری هەیە، خەڵک ئێستا بە شێوەیەکی بەرچاو بۆ بە خواردنێکی ڕۆژانە و خەڵک زۆر تالبێتی بە تایبەتی خواردنەکانی ئەختەبوت و قڕژاڵ و ڕۆبیان ئەوە جگە لە ماسیەکان کەوە خواستێکی تایبەتی لەسرە. تقریبا نزیکی 40 جۆر خواردنی دەریاییمان هەیە. بەرچاوەکانیان ئەوەی ئێستا لێرە عەرزمان کردووە ئەختەبوتی گەورەیە لەگەڵ لۆبستەرە، ئەو دوانە نرخیان زۆر زۆر گرانە، لە ڕووی نرخەوە ئەوانە 150,000 100,000 75,000 ئەو نرخانەیە، بەڵام نرخی هەرزانیشمانەیە کە بچووکترن بۆ نمونە 10,000 15,000 و لێرە هەموو نرخەکانمان کردووە بە 7,000 بۆی هەموو کەسێک بتوانێت تامی خواردنە دەریایەکان بکات و لێ حاڵی بێت کە تامەکەی چۆنە. و ئەو خواردنانەی کە بۆمانێت لە سایە هەفتای لە بەسڕەوە هێنین، خۆمان ئەچین بۆ بەسڕە لەوێ خواردنەکان هێنین یاخود داوایەکەین و هەنێکی کە لە بەسڕە و لە عێراقانیان لە وڵاتانی دەرەوە داوایەکەین وەکو تورکیا، وەکو کەنەدا، وەکو نەرویج.